سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ. ئەمڕۆژ بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باش و بە دڵ و دەروونێکی ئارامەوە تا کۆتایی بینەرمان بن. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و ئاسوودە و کامەران بن. پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ پێک دێ لە سێ تەوەری سەرەکی لە بەش یەکەمی بەرنامەکەمانە باز لەوە دەکەین وەرزی هاوین و گەرمایە و خواردنانە یان باشترین و خواردنانانی کەوا لەم وەرزەیە لە وەرزی گەرمایە ئێمە بیخۆین چییە قسە لەسەرەوە دەکەین و بابەتێکی تریش کەوا ئێستاکە ئازادی ڕادەربڕینە لە ناو میدیا و وەروەها سۆسیال میدیا قسەکردن لەسەر ئەو ئازادی ڕادەربڕینە گرنگیدان و وەروەها ڕێکارەکانی بابەتێکی تریش لە کۆمەڵگای کوردی زۆر زۆر باوە و زۆر گرفت دروستەکە ئەویش بابەتی سێمان دەبێت خۆ هەڵقورتاندن و بە زمانە سادەکەی فزولیکردن و ئیزعاجکردنی دەوروبەر و کەس و خزم و هاوڕێ قسە لەو بارەیەوە دەکەین وەکو بابەتێکی گرنگی ڕۆژی نێو کۆمەڵگای کوردی. بەڵە بەرزان لەگەڵ ئەمانشدا کۆمەڵێک بڕگەی دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینێت. دووبارە سڵاوتان لێ ببینەرانی عزیز وەک دەستپێکیش باسمان لەوە کرد وەرزی هاوینە بەڕاستی ئەم چەند ڕۆژەی سەرەتای هاوین زۆر زۆر گەرمە گەر بێت و بەم شێوەیە بڕوا ئیدی بەشێک لە کاتەکانی ڕۆژ دەبێت هەمومان لە ماڵەوە بین یعنی گەرماکە تااقەت بڕوکێنە هەڵ دەدەین قسە لەسەر ئەوە بکەین لەم کاتی گەرمایەیە یاخود لەم جۆرە لە وەرزانەیە ئەو باشترین خواردنانە یاخود ئەو باشترین میوە یا سەوزە یا خواردنانی کەوا پێویستە یاخود باشترە لە وەرزی هاوین ئێمە سوودیان لێوەربگرین یاخود بیان خۆین بۆ تەندروستیمان باشترن لە گەرما دەمان پارێزن دەبێتەوە هۆکاریەوەی تەندروستێکی باشتر بۆ جەستەمان چونکە وەرزی گەرما یاخود گەرمایەکی زۆر ئینێرژێکی زۆری جەستەی مرۆڤ دەبا وەروە لاوازی دەکات تووشی کێشۆگرتی دەکات هاوشێوەیەوەی چۆن لە وەرزی زستانیشدا سەرمایەکی زیاد لە پێویست جەستەی مرۆڤ دەشێوێنێت. ئەگەر دیارە لە پارێزگای هەڵەبجە میوانێکمان دەبێت بۆ قسەکردن لەسەر با بڵین بابەتی خواردن شارەزایەک لە خواردنی دەرمانی کوردەواری و یا خواردنی کوردەواری و ئەمانە پێش ئەوەی بچینە لای میوانەکەمان زانیاریەکمان هەیە کەوا ئیتر وەرزی گەرمایە کاڵەکیش یەکێکە لەو میوانەی یاخود لەو سەوزەیە یا میوە هەمیشە لە بینی شووتی و کاڵک بۆمانە لێمان تێکەڵە بێ میوەیەکی هاوینەیە سوودێکی زۆر زۆر باشی هەیە بابزانی خواردنی کاڵک چ سوود و قازانجێک بە جەستەی مرۆڤ دەگەیەنێت.
دووبارە سڵاوتان لێبێ هاوکارانمان لە دەڤەری ڕاپەڕین دوایەوەی ئەم ساڵ باران کەم باری وشکە ساڵی هەبوو ئاوی دەربەندی ڕانیە کەمی کرد لەوێ شوێنەوارێکی مێژووی هەیە کوردستان لانکە یەکەم شارستانێت و یەکەم ژیار و ژیان بووە لێرە کۆمەڵێکی زۆر جێوار و جێدەستی مرۆڤانی دەورانی زوو با و باپیرانی کوردستان لێرە هەیە ڕۆژانە دەبینین لێرە و لەوێ بەشێک لە شوێنەوارە مێژوویەکان و پاشماوەکانی مرۆڤانی دەورانی زوو دەکەوێتەوە سەرزەوی یاخود لە ڕێی هەڵکۆڵینی سادەکانەوە یاخود زانستیەوە یاخود سوتفەوە دەردەکەوێت لە دەڤەری ڕانیەش پاشماوەی شارستانیەتێکی دێرین لە دوای کەمکردنی زیاتر ئاوی دەربەندی ڕانێک کە پێشتریژەوێ بە شوێنێکی شوێنەواری مێژووی ناوی دەرکردبوو وەروە هەڵکۆڵینی زانستی لێکرا بوو بەڵام بەهۆی کەمبوونەوەی ئاستی ڕووبارەکە و ئاستی ئاوەکە زیاتر بەشێکی شوێنێکی زیاتری جوگرافیایی شوێنەوارە مێژوویەکان دەرکەوتونەتەوە هاوکارمان لە ڕانیەوە هاوکارانمان لە ڕانیەوە راپۆرتێکیان بۆ ئامادەکردوین لەسەر دەرکەوتنی ئەو شارستانیەتەوە و پاشماوە شوێنەواریانە لە دەڤەری ڕاپەڕین. دابەزینی ئاستی ئاوی زەی بچووک هێندەی ئەم ساڵ وێنەی نەبووە بەو هۆیەوە دەرکەوتنی گۆڕستانێکی دیرین لە ژێر ئاوی دەربەندی ڕانیا شارستانیەتێکی مێژوویی بە دەردەخات بەشێک لە ئێسک و پرووسکی ناو گۆڕەکان دەرکەوتونەتەوە مەترسی لە ناوچوونیان لەسرە لە ئێستادا شوێنەکە بووە بە شوێنێک بۆ لەوەڕی ئاژەڵ لەژێر ئەو گۆڕاندا دیارە کە بەهۆش شەپۆلی ئاوەکانەوە کە ژێرەکان ژێرەکەی ڕێون گۆڕی کوپەی گەورە هەیە کە کوپە گەورەکانی دەلین بۆ ئەوی کە گۆڕی پێشسەردەمی ئیسلامیش لەژێر ئەو گۆڕانەدا هەیە دیارە مێژووی و ناوچەی مێژوویەکی کۆنی هەیە بە درێژایی مێژوو کە یەکێک لەو بەڵگانە ئەوەیە کە ئەو بەردی ئەسوومەیە کە ئەو بەردی چاقی بەردین تازەیە کە مێژووەکەی بۆ 9,000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە بەداخەوە کاتە ئەستا گرنگی بە ناوچە شوێنەواریەکان نادرێ دەنا ئێرە ناوچەیەکی گرنگی مێژووی دەڤەری ڕاپەڕینە بەداخیشەوە زۆریش کە ئەو کارەساتی لێرە دەیبینی لە هەر دنیاش کە بەڕاستی ئینسان شەرمەزار دەبێت کە مێژووی خۆت ئاوە بە ئیمالی و بە پشتگوێ خراوی دەبینی دەریاچەی دوکان لە پاش دروستبوونیەوە کۆمەڵە گۆڕستانێکی یەکجار زۆری خستۆ بەژێر خۆیەوە بۆیە ساڵانە گەر ئاوەکەی کەم دەکات دەکشێتەوە ئەو گۆڕستانانەش دووبارە دێنەوە دەرەوە و کە بە شێوەیەک دێنە دەرەوە کە ئاوەکە داشۆراندون گۆڕەکان ئێسکەکانیان هاتوونە دەرەوە بۆیە خەڵک هەندێک وارزان کە ئەو گۆڕانە شوێنەواریان تێدایان هەڵکەندراون شوێنەوارەکانیان لێدراوەتەوە و هەندێک لە ئەوکان گۆڕەکان ئێسکپرسەکانیان بڵاو دەکرێت بۆیە وا باشە حکوومەت کە خەمێک لەو شوێنانە بخۆ جاردارە سەردانێکم بکات جا ئایا بە هەر داپۆشینەوەی گۆڕەکان بێیان بە هەر شێوەیەک بێت نەهێڵێت ئەوها بە و ئاسانیە و گۆڕانە لاو بچن گۆڕستانەکە لا گردی شمشارەیە لە قەزای ڕانیە کە بە یەکێک لە ناوچە شوێنەواریە گرنگەکانی سنوورەکە هەژمار دەکرێت کا مێژووەکەی بۆ سەردەمی ئاشووریەکان دەگەڕێتەوە شارەزایەکی شوێنەواریش دەڵێت حکوومەت شوێنەوارە مێژوویەکانی پشتگوێ خستووە بۆیە بەشی زۆری لە ناو چوون دیارە حکوومەتی هەرم تاسە گرنگی بە مرۆڤەکانی زیندوو نادا جا بە شتی مێژووی و بڵین لە ناوچووکە بەڕاستی شوێنەواریش بەهای شوێنەوار ئەوەندە گرنگە سامانی نیشتیمانیەکی زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەتۆ باسی مێژوو دەکەی بەڵگەت کووە بەس تاکەشت کەماوە لە کوردستان ئەو شوێنەوارانن کە بەڵگەی مێژوویین بەڵگەی مێژوویش زۆر گرنگە چکە ئێمە هەتا ئەوارە میلەتی کورد بە گشتی وا باوە زۆر شانازی بەخۆیدا کە ئێمە وابووین و وابووین کوا بەڵگەت تاکەشت ئەو گرد و قەڵاتە شوێنەواریانن کە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئاوڕێکی بە پەلە و شێلگیراران لێ بداتەوە ئەویش بە دامەزراندنی پاسەوان بۆیان تەلبەندکردنیان و نووسینی تابلۆ بۆیان بەپێی وتەی شوێنەوارناسان مێژووی گردی شمشارە بۆ نزیکەی 10,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە بەپێی پشکنینەکانی تیمێکی دانیمارکی نامەیەکی شامسی ئادات پاشای ئاشووریەکانیان تیادا دۆزیوەتەوە کە بۆ فەرمانڕەوای گردی شمشارە نێردراوە مێژوەکەی بۆ 4800 ساڵ پێش ئێستا گەڕاوەتەوە نەپاراستنی ناوچە شوێنەواریەکە و فەرامۆشکردنی وای کردووە بەشی هەرە زۆری گۆڕەکان و ناوچە شوێنەواریەکە لە ناو بچن
لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ. مەڵە بەرزان دەچینە لای زانیاریە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین لەسەر مسلمانبوونی هاوڵاتیەکی یابان. فەرموون با پێکەوە بینەری ئەو زانیاریە. یەکەم مسلمانی یابانی کێ بوو؟ لە ساڵی 1891 ڕۆژنامەنووسی بەناوبانگی یابانی ئۆشتارۆ نودا لە گەڵشاندێکدا سەردانی وڵاتی تورکیای کرد کە ئەو کات ئۆشتار تەمەنی 24 ساڵێک دەبوو. لەوێ عەبدوڵڵا گلیامی بینی کە یەکەم مسلمانی ئینگلیز بوو و خەڵکی لیڤەرپۆڵ بوو. پاش باس و خواز لە سەر ئیسلام و دیراسەکردنی ئاینی ئیسلام، ئۆشتارۆ نودا مسلمان بوونی خۆی ڕاگەیاند و ناوی خۆی گۆڕی بۆ عەبدولحەلیم نودا. بەوەش بوو یەکەم مسلمانی یابانی. پاش بڵاوبوونەوەی مسلمان بوونی ئۆشتارۆ نودا، سوڵتان عەبدولحەمید داوای لێکرد لە ئەستەمبوڵ بمێنێتەوە، هەروەها ژمارەیەک ئەفسەری دەوڵەتی عوسمانی فێری زمانی یابانی بکات. ساڵی 1902 سوڵتان عەبدولحەمید ئەفسەرێکی عوسمانی بە ناوی مەحەممەد عەلی نارد بۆ یابان تا لەگەڵ پیاوانی دەوڵەت و مسلمانانی یۆکۆهاما مزگەوتێک لە بەندەری ئەو شارە دروست بکەن. ساڵی 1904 و ساڵی 1905 جەنگی یابان و ڕووسەکان مسلمانانی هەژان و هەندێک ئەفسەری میسری چوونە ناو سوپای یابانەوە و لەوێ ژیانی هاوسەرگیریان پێکێنا و پاشان هەندێکیان خۆیان و ماڵ و منداڵیان گەڕانەوە میسر و هەندێکیان لە یابان مانەوە. تورا جیور و یامادا وەک دووەم مسلمانی یابانی لە ساڵی 1866 لەدایک بوو و ساڵی 1957 کۆچی دوایی کردووە. تورا یەکێک بوو لە شاندی گەیاندنی هاوکاریەکان بۆ ئەستەمبوڵ. لە ساڵی 1993 گەیشتە تورکیا کە ئەو کات ئەویش تەمەنی 24 ساڵێک دەبوو. پاژمانەوەی بۆ ماوەی 18 ساڵ و دیراسەی وردی ئاینی ئیسلام، مسلمان بوونی خۆی ڕاگەیاند و بووە دووەم مسلمانی یابانی. تورا جیور و یامادا بەردەوام پەیوەندی بە هێزی لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی عوسمانیدا هەبووە و ئەویش هاوشێوەی ئۆشتارۆ نودا ژمارەیەک ئەفسەری دەوڵەتی عوسمانی لەسەر داوای سوڵتان عەبدولحەمید فێری زمانی یابانی کرد. وڵای ئازیزان دیارە هێشتا لەگەڵ ئەو میوانەمان هەتوانین پەیوەندی بگرین کە باز لەوە دەکەین کەوا خواردانە کامانن لە هاوینە زۆر گرینگە هاوڵاتیان بەکاری بێنن، بەڵام بە شێوەیەکی گشتی زیاتر بەرهەمە ساردەمەنیەکان و شووتی و خەیار و کاڵک و ترۆزی ئەمانە بخۆن دڵنیام زەری لێ ناکەن ئیسپادەیە بێت. هاوینان گەرمە ئیتر ئەمانەش تۆزێک توانین بڵێین فێنک کەرەوەند و دەرونی ئینسانەکان فێنگەکەنەوە ڕێژەی شلەمەنیش لە جەستەیە زیاد دەکەن وا دەکات لە بەرامبەر ئەو گەرما بەتین و هینە بەتینەیە با بڵێن جسم گوشک نابێتەوە و وەروە گوچی لەو ئەندامەکانی جەستەش زیانیان پێناگات. وەڵا بەڕێزان دەچینە لای بەرهەمێکی هونەری کە هاوکارانمان بۆی ئامادە کردوین. فەرموون بە پێکەوە بینەربی.
ای پناهی بینوایا شاه سواری محشری ای پناهی بینوایا شاه سواری محشری و شفیعی عاصیان تور داری مهتری و شفیعی عاصیان تور داری مهتری سرمهی بینای عالم خاکی تو یا روزه سرمهی بینای عالم خاکی تو یا روزه تو لنا پیغمبرانا هم رئیس و سروری تو لنا پیغمبرانا هم رئیس و سروری خلعتي لولاك توب باعثي خلقي عدم خلعتي لولاك توب باعثي خلقي عدم هم لسايي توب جملي مسندي پیغمبري هم لسایه تو بو جمله مسندی پیغمبری ای پناهی بینوایا شاه سواری محشری ای پناهی بینوایا شاه سواری محشری و شفیعی عاصیان تور داری مهتری و شفیعی عاصیان تور داری مهتری بلبلی باغی جلالی روی گلی بالا بلور بلبلی باغی جلالی روی گلی بالا بلور آفتابی روی زمینی تو عجایب رهبری آفتابی روی زمینی تو عجایب رهبری دووبارە سڵاوتان لێبێ ئایزان دیارە دەچینە پارێزگای هەڵابجەلای میوانەکەمان بەڕێز کاگوشیار عەبدولکەریم شارەزا لە بواری گیا سروشتیەکان کاگ وشار سڵاوە دەلێبێ و بەیانیت باش ئەگەر پێمان بڵێ لە وەرزی هاوین و گەرمایە باشترین ئەو جۆرە گیا و خواردن و میوانەچین سوودیان لێوەربگرین و وەروات بۆ تەندروستیمان باشترن. سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام زۆر سوپاسانەکەم بۆ ئەم دیدارە. بێگومان وەرزی هاوین یەکێکە لەو بەخشانی کە خوای گەورە بە وڵاتی ئەمەی بەخشیوە چونکە وەرزی پێگەشتنی بەروبوومی سروشتیە چ بەروبوومی خۆراکی بێ وەکو سەوزە و میوە یاخود بەروبوومی جیادەرمانی بێت وەکو گوڵ و گوشت و گیای سروشتی.
زۆر باشە کاگ وشیار بە دیاریکراوی کاتێک کە پلەکانی گەرما زۆر بەرز دەبێتەوە بە تایبەت وەکو ئێستاکە ئەگەر پێمان بڵێت ینی چۆن مامەڵە لەگەڵ خواردن و یا سروشتیەکانە بکەین چۆن مامەڵە لەگەڵ میوە و سەوزەکانە بکەین کاتەکانی خواردنی یان ئەوانەی کە زیاتر بوو ئەم وەرزە سوود بەخشن وەروات بۆ تەندروستی زۆر باشن. بەڵێ خۆی گەورە تەبیعەتی ئەم سەوزە و میوانی وا دروست کردووە لە هەر وەرزێکە هەر سەوزە و میوەیەک پێگات بۆ ئەو وەرزە زۆر پێویستە. بۆ نمونە سەوزە و میوەکانی وەرزی هاوین زیاتر تەڕ و ئاودارن کە ئەوش مانای ئەوەیەکەوە لاشەی ئەمە ڕێژێکی زۆر لە ئاوی پێویستە. بە پێچەوانەوە تەماشای سەوزە و میوە و بەروبوومی دەستانە بکەیت تەماشاکەی وزە و گەریمێکی زۆری تایە کە بۆ وەرزی سەرما پێویستە. ئەو بەروبوومانی کەوا ئێستا تۆ لە بازاڕە ئایبینی لە سەوزە و لە میوەی هەمەجۆر ئەوانە هەمووی بەڕاستی پێویستن بخورێن و بە تازایی پێویستە ڕۆژانە دروست بکرێ و هەر ئەو ڕۆژە بخورێت و خۆمان بە دوور بگرین لە دووبارە گەرمکردنەوە و هەڵگرتنی خۆراک بۆ ڕۆژێکی تر و پێویستە تا ڕادەیەک خۆمان بە دوور بگرین لەو خۆراکانی کەوا وشک کراوە بۆن پاقەلەمەنێ وشکەکان کە ئەمانە تا ڕادەیەک ئاوکێشن و تینوکردن و ئاوێکی زۆریان پێویستە. وەکوتم هەمیشە هەوڵدەین ئەو سەوزە و میوانی کە ڕۆژانە لە بازاڕایە ئەوانە بەکاربهێنین. بەڵێ کەواتە کاگوچیار کامانان ئەو خۆراکانی کە لە وەرزی هاویندا بۆ جەستەی ئێمە گرنگن و پێویستە بەکاربهێنرێن. بەڵێ ئەو خۆراکانە وەکو باسم کرد کە لەم وەرزا پێگات دیارە بۆ ئەم وەرزە پێویستە بۆی خوای گەورە لەم وەرزا هێناوێتیە بوون. ئەگەر تەماشای سەوزەکان بکەین سەوزەکان هەمویان پێویستن بەڕاستی چکە پارێزگاری لە پێستی ئێمە ئەکەن پارێزگاری لە کۆلاژین ئێمە ئەکەن و ڕێژێکی زۆر کۆلاژینیان تێدایە و ئەم سەوزانە پێویستە ڕۆژانە بخورێن چونکە تەڕی و پاراوی بە گەدە و بە دەرونی ئینسان ئەبەخشن و هەروەها ئەو سەوزە و شتانی تەڕیانیکەوە لە بازاڕا هەیە بامێ مەسەرە کولەکە و بەنجان ئەوانە کە پێویستە ڕۆژانە بخورێت و بەکار بهێنرێت و ئەو بابەتانی تر وەکو مەسەرەن خەیار و تەماتە و ترۆزی ئەو شتانە کە پێویستە ئەمانە بەڕاستی ڕێژێکی زۆر ئاویان تێدایە و دەم تەڕ و پاراو ئەکەن و پێویستە وەکو زەڵاتە بەکار بێنێت لەگەڵ ژەمەکانە و ژەمی سووک بخورێت و ژەمی چەور و سوێر و قورس نەخورێت. کەواتە باس لە خواردنی چەور و سێر و ترش کرد کەواتایە ئەو خواردانەی کە چەورن یاخود ترشن یاخود سوێرن چ کاریگەری خراپیان لە وەرزی هاویندا بۆ سەر جەستەی مرۆڤ هەیە؟ بێگومان کاریگەری زۆر خراپیانە چونکە خواردنە چەور و سوێرەکان بەڕاستی ئاوکێشن ڕێژێکی زۆر ئاویان پێویستە و هەروەها ئینسان کاتێکە ئەم شتانە ئەخوات پێست بە تیونێتیەکە زۆر کەسیش لە پاش تیونی بوون پەنا بۆ ئاوی سار دەبات. بێگومان خواردنی ئاوی سارد بەسەر خۆراکێکی چەور و گەرما لە گەدەیەکی گەرما ئەبێتە هۆی گرفتی هەرس و کە لەوانەیە گەڕێم حاڵەتە بەردەوام بێت ڕێژەی توشبوون بە شەکرە لە کەسەکە زیاد بکات و ڕێژەی کۆلسترۆلی خراپ لە جەستەیە زیاد بکات و گرفتی هەرزبوون و گرفتی کۆڵۆنی لا دروست بکات. زۆر باشە لە وەرزی هاویندا خواردنەوەی ئەو بۆ جەستەی مرۆڤ زۆر گرنگە. بەڕێزیشت باز لەوە دەکەی کەم خواردنانە نابێ بخورێن لەبەرەوەی ئاوی زۆر بە دوایاندا دەخورێتەوە و دوجار زیانی بۆ سەر گەدە دەبێت. کەواتە چه خواردنێک هەیە کە یاخود ئایا ئەو خواردنانی وەکو خەیار وەکو شووتی وەکو کاڵە کە باست لەوە کرد کە ڕێژێکی باش ئاویان تێدایە بۆ جەستەی مرۆڤ ئایا دەتوانن شوێنی ئاو بگرنەوە؟ بەڵێ بێگومان ئەوانە لەبەری خواردنێکی سروشتین زۆر ئاودارن و زۆر پێویستن و پێویستە ئێمە ڕۆژانە بیان خۆین و لە هەمان کاتە سەر ڕای خواردنی ئەوانش پێویستە ئێمە بە ڕێژێکی بەرچاو ئاو بخۆینەوە چکە ڕێژەی بە عەرەقبوون لە جەستەی ئینسانە زۆرە لانی کەم سعاتی جارێک ئێمە پێویستە پەرداخێک ئاو بخۆینەوە چ تینومان بێ یاخود تینومان نەبێ چونکە جەستەمان پێویستی پێێتی بۆی گورچیلەمان چالاک بێ و تووشی وشبوونەوە نەبێ گورچیلەکانمان و نەبێتە هۆی دروستبوونی ڕەمڵ و بەرد و ئیلتیهابات. کاگوشیار زۆر جار باز لەوە دەکرێت کە باز لە وەرزی زووسان و سەرما دەکرێت تر بەرهەمی پاخلەمەنیەکان و شێلمی کوڵاو ئەمانە سوودێکی ڕاستەخۆیان نەبێت بۆ گەرمکردنەوەی جەستە لە هاوینیشا شووتی و کاڵەکوانە وەک باست کرد بەڵام باسیش لەوە دەکرێت ڕێژەیەکی شەکر لە
کاڵک و شووتی یاخود بەرهەمەکانی ترا هەیە ئەم جۆرە وەکو شارەزایەکی بواری گیا سروشتی و دەرمانە سروشتیەکان زیاد بەکارهێنانیان خۆ هیچ زیانێک دەگەیەنێ یاخود نۆرماڵە و کێشەی نییە. خواردنی هەموو شتێک بە ڕێژەی خۆی بەسوودە بۆ جەستەی ئینسان و هەر خواردنێک لە ڕێژەی خۆی تۆ زیاتر بخۆیت زۆر بەردەوام بیرەسەری بێگومان زیانی بەخوای گەورە فەرمێ کول وەشرەبوو وەلا توسریفوا نابێ زیادڕەوی زیادخۆری لە هیچ جۆرە خواردنیە بکات چونکە شووتی کە چەند بەسوودە ئەگەر تۆ زۆری لێ بخۆی لەوانی ڕێژی شەکرت بەرز بێتەوە یاخود کاڵک و تورۆزی کە چەند بەسوودە ئەگەر زیادی لێ بخۆی لەوانی تووشی ئیسهال و سکشونت بکات و هەموو ئەو خۆراکانی ترسن بۆم لە خەیار کە وزەڵاتە ڕێژێکی پێویستی لێ بخۆی بۆ دەستێ ئینسان ئەمە کێشە نییە بەڵام زۆری لێ بخۆی بۆ هەیە تووشی گرفتی ینی قەبزیت بکات بۆیە هەموو شتێک پێویستە بە ڕێژەی خۆی لێ بخورێ و زیادەڕە و ئیسرافی تیا نەکرێ و ڕەچاوی بارودۆخی ئەو کاتە بکرێتەوە تۆ ئەو سەوزەیە ئەو میوەی تیا خۆیت ئەگەر کاتێک بێت پاشەوە جوڵە و جمجوڵت زیاد بێت کە ڕۆژە ئەمە کێشە نییە بەڵام ئێواران بەتایبەتی کاتێک کە تۆ لە ماڵەوە بەتەمای پشویت و دابنیشیت پێویستە خواردنەکی سوک بخۆیت و زۆر نەخۆیت و ئەگەر ناچار بووی بخۆی کەمێک بخۆیت و زیادە ڕەویتیا نەکەیت. ئەوەندەی بەڕێزت شارەزاییت هەبێت وەک ئاماژەت بەوە کرد کە نابێت زیادە ڕۆیی لە هیچ خواردنێکدا بکرێت. کەواتە ئەی باز لە کاتەکەی بکەین ئایا خواردنی ئەو میوانە لە چ کاتێکدا باشە و سوود بە جەستەی مرۆڤ دەگەێنێت چکە زۆر جار ئاماژە بەوە دەکەن کە خواردنی میوەکان بە شەودا خواردنی باش نییە لەو کاتانەیە زیان بە تەندروستی و بە جەستەی مرۆڤ دەگەێنێت کەواتە لە چ کاتێکدا باشە کە سوود لەم میوانە وەربگیرێت و بخورێن. بەڵێ خواردنی میوەکان بەڕاستی لە نێوان ژەمەکاندا شتێکی پێویستە بەتابەتی لە نێوان ژەمی بەیانی و نیوەڕۆ لە شێشنگاوە مەسەرەن لەو کاتانە ئەگەر میوەیەکە بێ بخورێ زۆر باشە و پاشان کاتی عەسر باشترین کاتە بۆ خواردنی میوە بە هیچ شێوەیەک خواردنی میوە لە شەوە تەندروست نییە چونکە ئینسان لە کاتی پشوایە ئینسان لە کاتی دانیشتنایە و پاش کەمێکی تر مەسەرەن چەند سعاتێکی تر دەڕوا دەخەوێت و پێویستە زەخت و فشادێک لەسەر گەدە و مەعیدە و ڕیخۆڵان دروست نەکرێت و تەنانەت خراپی خواردنی میوە لە شەودا ئەوەیە زۆر جار ئەبێتەوە بە کۆلیسترۆڵ بێتەوە چەوری و بێتە هۆی دروستبوونی چەوری و ورگ و قەڵەوی لە کەسەکاندا وەکو باسمان کرد عەسران کاتێکی زۆر باشە بۆ میوە خواردن لەگەڵ وەختی چێشنگاو لە بینی بەیانی و نیوەڕۆدات و نابێ ڕاستی لانی کەم 2 سعات تا 2 سعات دوای خواردن میوە بخورێت ئەگەر میوە خورا و باشترە پێش ژەمەکان بخورێ بەتایبەتی پێش ژەمی نیوەڕۆ و ئێوارە ئەگەر کەوتە دوای ژەمەکان پێویستە نزیکی 2 سعات دوا بکەوێت لە دوای خواردنەوە بخورێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز و شار عەبدولکەریم شارەزاییە دەرمانە سروشتیەکان لە هەڵەبجەوە لەگەڵ مام سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بەڵێ بەڕێزان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر.
کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکە لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بەگرین دایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. ئەم باشترین کەرەسم پێ بۆ چاکردن. ئەوتەوە بە گرنتی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێت. ڕێیەک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمە وێناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بابا خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کواڵەتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی. بە دڵنیاییەوە. ئەمە قسەیشی جوان. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بڕگەی پەیامنێران و بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی شار و شارەچەکان. سەرتاش دەچینە لای پەیامنێرمان هاوار محەممەد لە کەلارەوە لەگەڵمان دەبێت. هاوار سڵاوی خی گەورەت لێ بەم کاتت باش، زانیاریەکانی ئەمڕۆی کەلار چین بۆمان بخەیتە ڕوو فەرموو. ئەم کاتە هەموو کاتێکی ئێوە باش. سەرەتا مێ باس لەوە بکەم ماوەی تقریبەن مانگێک بۆ مانگونی وێک زیاترە بێت خوێندکارانی پەیمانگای تەکنیکی کەلار یاخود با بڵێن کۆلێجی تەکنیکی لە کەلار ئەمتیحانەکانی خولی یەکەمیان کردووە، بەڵام بەپێی وتەی بەشێک لەو قوتابیانە کە زیاتر بەشی ئێوارانە بەشێک لە دەرەجەکانیان نەگەڕاوەتەوە، واتە بەشێک لە بەشە ئێوارانەکانی کۆلێجی تەکنیکی کەلار ئەمتیحانیان کردو تا ئێستا نمرەی با بڵێن خولی یەکەمیان وەرنەگرێتەوە. ئەمەش نیگەرانیەک و قەلەقێکی لای ئەو قوتابیانە دروست کردووە. ئێمە پەیوەندیمان کرد بە ڕاگری کۆلێجی تەکنیکی لە کەلار ئاماژەی بۆ کرد کە بەهۆی ئەوەی کە بەپێی چەند ڕێنمایەک لە وەزارەتی خوێندنی باڵا و دەرچووە لە مانگی لە سەرەتای ئەم ساڵەوە هیچ بڕەپارێک و شایستێکی دارایی بۆ وانەبێژان یاخود بۆ محازڕانی بەشە ئێوارانەکان خەرج نەکرا بەهۆی چەند ڕێنمایەکەوە کە لە وەزارەتی خوێندنی باڵا و لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەرچووە دەسەڵاتی خەرجکردنی پارە لە
با بڵێن سەرۆک بەشەکان و هەتا لە خودی وەزارەتی خوێنی باڵاش سەندراوەتە بۆ ئەنجومەنی وەزیران ئەمەش با بڵێن ڕۆتیناتێکی دروست کردووە وای کردووە کە پارە و شایستەدارایەکانی ئەو مامۆستایانە تاخیر بکەوێت هەتا ئێستا بۆی ئەوانیش وەکو جۆرێک لە مانگرتن مانیان گرتووە و ئامادەنی کە نمرەی ئەو قوتابیانە بدەنەوە. من بۆ قسەکردنی زیاتر لێرە جێگری ڕاگری کۆلێجی تەکنیکی کەلارم لەگەڵ دکتۆر کوردستان گەر فەرمیتە ئێرە ئەگەر پێمان بڵێ کێشەکە چیە و تا ئێستا هیچ ئومێدەکەی یا هیچ هەوڵەکەی بۆ چارەسەکردنی ئەو کێشە و وەرگرتنەوەی ئەم نمرەی ئەو قوتابیانە؟ سەرەتا بەخێر بێن بە ناوی خوای گەورە مهرەبان. من پێم خۆش بوو کە ئەم ڕوونکردنەوەیە بدەین و ئێوەش هاتن بەخێر بێن باشتر بوو خۆمان بە خۆشحاڵە زانین. وەکو معلومی جەنابتانەوە لە پێشەکەیشە باس کرد کۆلێجی تەکنیک کەلار سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە و ئەویش سەر بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستیە. لە وەزارەتی خوێندنی باڵا دوو جۆری دەوام هەیە، دەوامی ئێواران هەیە و دەوامی بەیانیان هەیە. و دەوامی ئێواران داهاتەکەی بۆ خۆیەتی کاتی خۆی وەزارەتی دارایی ڕێنمایەکی دەرکردووە کە ئەو داهاتی لە وەزارەتی خوێندنی باڵا کۆ ئەکرێتەوە ١٧٠ بۆ زانکۆکە خۆیەتی و ١٢٠ بۆ وەزارەتی خوێندنی باڵایە و ١١٠ بۆ وەزارەتی دارایە. بەڵام ئەمە تەنها 1-2 ساڵێک بەو شێوە بوو. ئەوە ساڵێکە ئەو دەسەڵاتە لە زانکۆکان و لە وەزارەتی خوێندنی باڵا سندراوەتەوە و هیچ بڕەپارەیەک خەرج نەکراوە. ئێمە ساڵی ڕابردوو 2020 هەستمان و درکمان بەو کێشە کرد و ماوەی مانگێک داوامان نەکرد وتمان هەتاکو وەزارەت و سەرۆکاتی زانکۆمان کێشەکەمان بۆ یەکلای نەکات و ئێمە ئامادەنین دەوام بکەین لەبەرەوەی ئەزانین ئەکەوینە هەمان کێشەی ساڵانی پێشوە. کۆمەڵێک وعد و بەڵێنیان پێماندا لە ساڵی ڕابردووە تەنها یەک مانگ تقریبن مانگێ مانگونوویەک شایستەی دارایی خەرج کراوە لە 2021 تا ئێستا شایستەی دارایی ئێواران هیچ پارەی خەرج نەکراوە. لەگەڵ ئەوەشتا ئێمە ئەتوانم بڵێم 95 خوێندکاران ئەوەی کە ئەرک لە سەریانێتی ئەنجامیان داوە کە بڕەپارەکەیان تەسلیم کردووە بەڵام هیچ بڕەپارەیەکی هیچ شایستەیەکی دارایی بە مامۆستایانی ئێمە نەدراوە. و دوای هەوڵ و ماندووبوونێکی سەرۆکایەتی زانکۆ و وەزارەتی خوێندنی باڵا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تەنها شایستەی دارایی 3 مانگ 1 و 2 3 بڕیارداوە خرجکرێت بە ڕێنماییەک پێچەوانەی ئەو ڕێنماییە کە ئێمە پێشتر مامۆستاکانمان هێناوە. ئێمە لە ڕاستیدا پێشتر مامۆستامان هێناوە کە بە ڕێنمایی دارایی ژمارە 7 وانەبێژی بۆ خەرجکرێ. ئێستا بە ئەم ڕێنمایە تازەی کە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی دارایی ئاراستە ئێمەی کردووە ئەڵێ ئێوە بە ڕێنمایی 8 خەرجیکە دیارە ڕێنمای 7 و 8 جیاوازیەک هەیە لە بڕی ئەو پارە ڕێنمای 7 تایبەتە بە ئێواران و ڕێنمای 8 تایبەتە بە بەیانیان. بۆیە لە ئەنجامی ئەم درەنکەوتنە و ئەم کەم پێدانە ناڕەزاییەک لە نێوان مامۆستاکانە دروست بووە و خوێندکاران گلەی وا ئەکەن و ئەزان نمرەکانی لای ئێمە نمرە نادێن و بەڵام بەو شێوەیە مامۆستاکان ئامادە نین پشکنین بۆ دەفتەرەکان بکەن. ئەڵێن ئێمە پێشتر ئاگادارمان کردو کە مانگی 1 نەهات قسەمان کرد، مانگی 2 چانەدا پێمان قسەمان کرد، مانگی 3 مانگی 4 لەبەر بەرژەوەندی گشتی بۆ ئەوی ساڵی خوێندن نەفەوتێ دانمان بە خۆمانداگرت نەمانیش ساڵەکە فەوتێ. بەڵام دوای 6 مانگ دواکەوتن هێشتا وەزارەتی خوێندنی باڵا ئامادە نیە ئەو بڕە شایستەی کە شایستەی خۆمان بە پێی ڕێنمای 7 بماندنێ. بۆ ئێمەش ئامادەنین پشکنین بۆ دەفتەرەکان بکەین و نمرەکان لای ئێمە نییە بۆی خوێندکاران ئاگادار بن. مامۆستان ئەڵێن حەقەکەمان بدەنی حەقەت ندەینی. یعنی وەتە تا ئێستا با بڵین دەفتەری ئیمتیحان و تاقیکردنەوەکانی ئەو قوتابیانە سەح نەدراوە؟ دەفتەر ناچێ بۆ لای مامۆستا ئامادە نیە بێت تەسلیحی بکە. دەفتەر لە پەیمانگا لە کۆلێژ دەرناچێت بەڵام پێڵین وەرە ئەڵێ من شایستەم نەدەنێ من پشکنینی بۆ ناکەم من ئامادە نیم پشکنین بۆ دەفتەرانە بکەم هەتاکو شایستە دارایەکانمان نەدەنی. و ئەوەیشی زیاتر نیگەرانی دروست کردووە. زانکۆی گەرمیان بە تەنیشتمانەوەیە بە پێ ڕێنمای 7 خەرجی کردووە کە ڕێنمای 7 دەڵێ محازەرەکان کەڕەت 1.5 بکە زانکۆی گەرمیان کەڕەتی 2 کردووە. زانکۆی ڕاپەڕین بە هەمان شێوە و زانکۆی سۆرانیش بە هەمان شێوە. بۆ زانکۆی سۆران و ڕاپەڕین من دڵنیانیم 100% بەو جۆرە بەڵام زانکۆی گەرمیان بە تەنیشتمانێ بەڵێ بە ڕێنمای 7 خەرجی کردووە و ئەمەش نیگەرانی لای مامۆستانی ئێمە دەست کرد هەمان زانکۆین بۆ لای ئەوان وایە بۆ لای ئێمە وایە. سپاس بۆ دکتۆر کوردستان جێگری ڕاگری پەیمانگای کۆلێجی تەکنیکی کەلا. دیارم نەمێ ئاماژە بۆ بکەم کە چەنداکە دکتۆر
کوردستان و دکتۆر چێش ڕاگری کۆلەجی تەکنیکی کەلار ئاماژەیان بەوە کرد کە با بڵێن ڕێکەوتنێک کراوێک و بەڵێنێک درراوە کە هەفتەی داهاتوو پارەی ئەوانە بێژانە خرج بکرێت و با بڵێن نمرەی تاقیکردنەوەکانی خولی یەکەم بدرێتەوە بە قوتابیان، بەڵام ئاماژەیان بۆ کردووە لەبەر ئەوەی کە بە پێی ڕێنمایی ژمارە حوت گۆڕاوە بۆ ڕێنمایی ژمارە هەشت ئەو مامۆستایانە ئامادەنین بچنە تاقیکردنەوەکانی خولی دووەمە و تاقیکردنەوەکانی خولی دووەم بەڕێوەبەرن. ئەمە زانیاریەکانی لای من بوو دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان هاوار محەممەد، سواز بۆ تاوی زانیاریەکانت. بەڵە بەڕێزان دەچینە لای تەوەری دووەم وەک پێشتر هاوکارم شوان ئاماژەی پێکرد کە باز لە ئازادی ڕادەربڕین و کاری میدیایی دەکەین کە ئەم تەوەرێشمان هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشمانی دەکات. عیمران سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش، دێنە لای بەڕێزت بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ ئێزان و خۆشەویستان، خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێرەوە هاتمەوە خزمەتی عزیز و خۆشەویست. بێگومان زۆرێک یان لە زۆر شوێن دەبینین باسی ئازادی ڕادەربڕین و ئازادی میدیا دەکەین لە هەرێمی کوردستان، بەڵام زۆرێک لە چاڵاگوانانی سیاسی پێیان وایە ئازادی میدیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو تەسکبوونەوە دەڕوا و بەشێکیانیش پێیان وایە لەگەڵ ئەو بەربڵاوبوونەوەی ئەم هەموو ئامێرە ئەلکترۆنیە و هاوکات بڵاوبوونەوەی زۆرێک لە پەیزەکانی سوسیال میدیا ئازادی ڕادەربڕین بەرەو ئەقارێکی تر ڕۆیشتووە. بۆیە کۆمەڵێک چاڵاگوان لە شاری هەولێر لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک چاڵاکیان دەربارەیەم بابەتەیە کرد. من لەگەڵ مامۆسانزارم، مامۆسانزار خۆشحاڵم کە لەگەڵمی ئەمڕۆ تاوتوێی ئازادی ڕادەربڕین و هاوکات کاری میدیایی دەکەین، بزانین چۆنەوە بێ لە ڕووی پرانسیب ئەخلاقیەکانەوە چۆن بێ بۆی کە کۆمەلگایەکی شێوا و دروست نەکەین. مامۆسانزار زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمی باسمان باسی ئازادیە. سەرەتا بزانم تۆ چۆن ئەڕوانیدا ئازادی میدیاوە؟ خۆی مەسئلەی ئازادی میدیا بگرە هەر ئازادی بەگشتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە زۆر شوێنە زیاتر ئەوەندەی ئازادی وەکو وشێک وەکو دەستەواژەیەکی لەفزی بەکاردێت لە ڕووی کرداردا بەو شێوەیە بوونی نییە بەداخەوەیان و زۆر جار لە پاڵ ئەو ئازادیە یاخود ئەو ئازادی هەر شوێنە و هەر کەسە و بە شێوازێک دەوێت بەرجەستەی بکات لەبەرەوە خۆی وشەکە حتى لە ناحیەی پیادەکردن و تەطبیقیش تا ڕادەیەک مەجاری ئەوەی تێدا لاستیکیە بە شێوازێک لە شێوازەکان هەریەکەوت دەوێت لە بەرژەوەندی خۆی و بەو شێوەی کە لەگەر بەرژەوەندیەکانی دەڕوە بەو شێوەیە شیکاری لە بۆ بکات تەفسیری لە بۆ بکات پێی بڵێ ئەوەی ئازادی زۆر جار هەندێک کار دەکرێت لە ژێرناوی ئازادی بەڵام خۆی لە خۆیدا ڕەنگە بەزاندنی سنووری ئازادی کەسانی دیکە بیان لەسەر حسابی ئازادی کەسانی دیکە کەواتە بەگشتی دیسان دەگەڕێمەوە سەرەوەی زیاتر لەوەی کە وشەیەکی زارەچیە هێندە وشەیەکی پراکتیژی نییە کە لە واقعدا بیبینین و پیادە لە واقعی هەرێمی کوردستانەوەی کە ئێستا دەیبین ئازادی ڕادەربڕین چۆن دەبینی مامۆستا تۆ؟ خۆی ئەگەر هەرێم بە ئینسافەوە تەمەشای بابەتەکە بکەین هەرێم بە بەراورد لەگەر زۆر شوێنانی دیکە تا ڕادەیەکی باشترە لە هەندێک شوێنانی دەور و بەر و لە هەندێک ئەو شوێنانەی کە تا ئێستاش توندن یاخود لەسەر دەربڕین و لەسەر ڕادەربڕین و ئەوانە خەڵک تا ئێستاش دەکوژێت بەڕاستیەوە دەبیەوە لە بەرچاو بن چونکە من دائیمەن پێم وایە کە باسی هەر شتێکمان کرد یەکەم جار بە دیوە ئەرەینەکەی سەیری بکەین بەڵام دێین ئەوە مانای ئەوە نییە کە کەم و کوڕی زۆر نەبێت ئەوێندە کەم و کوڕی هەیە ئەوەندە کەم و کوڕی بەدی دەکرێت تابڕی بەسە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی زۆربەی شوێنانی دیکە ئازادی دەبینین لێرە زۆر جار چ لایەنی پەیوەندیدار و دەسەڵات بەگشتی زۆر جار زۆر خراپ بەکاردێنرێت چۆن خراپ بەکاردێت زۆر جار دیێن هەندێک ڕێوشێن دەگرنە بەر زۆر جار دێن لێ پێچینەوە لە هەندێک شت دەکەن کە پێیان دەڵێت کۆمەڵێک بیانو دەهێنەوە ئەو بیانوانە ئەگەر شیکاریەکی وردیان لە بۆ بکرێت ڕەنگە خۆی لە خۆیدا پێشێرکاری ئازادی بیرۆڕە و ڕادەربڕین باش بەڵام بە هەمان شێوەش هەر لە ژێر ناوی ئازادی ڕادەربڕین ئێستا دەبینین خەریکە ئەوە دیوەکەی دیکەی زۆرێک لە بەربەڕەلایی لە وتاری ڕاگەیاندن و لە جۆرەکانی ڕاگەیاندن لە هەندێک لە
دەستگای ڕاگەیاندن و بەناو دەستگای ڕاگەیاندن خەریکە تێبینی واتە مامۆستا لە نێوان ئازادی و بربەرەڵایی ینی چەند خاڵێکی کەمی بینە ئەوەی کە تۆ دەیبینی بەڵێ دەکرێت بڵین یەک نێوانەکەیان نێوانێکی زۆر شەفافە ئەگەر زۆر وریانە بین ئەگەری هەیە زۆرێک لە تێکەڵی ڕوودات لەو بابەتە بۆیە لێرە دەبینین مەسئەلەن لەو ڕووداوانەی ئەم دواییە دەکرێت شیکارێکی ڕاگەیاندن کارانە و دەرونیانە لە بۆ بابەتەکان بکەین لەکوێوە زۆر بە خراپی ڕۆڵی سۆشیال میدیا و ڕۆڵی دەستگا ڕاگەیانەکان بە دەردەکەوی لە کاتی قەیرانەکە ماشاءڵڵا وڵاتەکە ئێمەش قەیران لە دوای قەیران خۆی گەربگەڕێنەوە لە بۆ مێژووەکی نزیک زۆر دووریشە لە کاتی هاتنی داعش تاوان زۆر بەشێکی زۆری میدیاکان بەشێکی زۆری سۆشیال میدیاش زۆر نابەرپرسیارانە مامەڵەیان لەگەڵ ڕووداوەکە دەکرد لە کاتی گواستنەوەی بابەتەکان لە کاتی گواستنەوەی حەدەسەکان زۆر جار بە شێوازێکی ناڕاستە و خۆ یەکەم خزمەتیان بە لانی بەرامبەر دەکرد بەڵێ بەو شێوازێک لە شێوازەکان ئاوا گەورەیان کردبوو گەیشتە بووە حالەتی تۆقان لە بۆ ئەو تۆقانە کە دروست بوو لە بۆ خەڵک خەریک بوو تووشی فۆبیای داعش دەبوو یعنی ئەو جۆرە فۆبیانش جگە لەوەی کۆمەڵک لێکەوتەی دەرونی هەیە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی تەندروستی دەرونی و تەندروستی جەستەی تاکەکە بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا بەگشتی و لەسەر ڕووخانی خێرای کۆمەلگا لەگەر سەرهەڵدانی قەیرانی هاوشێوە یان مەترسی هاوشێوە بینیمان تۆزێک دەیانوت نزیک بۆ لە هەولێر و خەڵک خەریک بوو هەمووی ماڵ و حاڵ و شوێنەکانی خۆی بابەتەکە هۆکاری هەرە سەرەکی چ بوو گەورەکردنی ئەو جۆرە ڕێکخراوە تیرۆریستیە گەورە بوو لە میدیە ئەوە حاڵەتێکیان حاڵەتی دیکە دەبینین لە کاتی کۆڤید-19 لە کاتی کۆڕۆنا بەڕاستی تا بڵێ نابەرپرسیارانە مامەڵە لەگەر بابەتەکە کرا هەر خۆی ئەمە زۆر جار لە زانکۆشەمان قسەم کردیە دەیان توێژینەوە لە خۆی هەڵدەگریتن ئەو جۆرە مامەڵە خراپەی کە ڕاگەیاندن کردی ئەوەی لە ڕاگەیانی کوردی دەبیندرێت زۆر جار نازانم بابەتەکە جە ناکرێت بڵین تهدیدی کەینیان دەست نیشانی کەین کامەیانیان زۆر میدیای خۆی زۆر بە پرۆفشناڵ ناوزەت دەکات و دەعمی دارایی زۆری ئەوانە بەڵام هەڵەکانی زۆر زەق و بەرچاوترن لە میدیایشی ئاسایی وەکەوەی دەبینی زیاتر لەوەی فۆبیا بڵاو دەکاتەوە لەوەی زانیاری بڵاوکاتەوە ئەمن تاکە شوێنە کە بینیومە یعنی ئەوەی لە کوردستان جێگای هەڵوەستە لە سەرکردنە و جێگای شۆکبوون ئەوەیە مردن دەکرێتە هەواڵی بەپەلە مامۆستا تۆ بێگومان پسپۆڕێکی واری دەرونیشی ئەم جۆرە هەواڵانە و پەخشکردنی و هاوکات گەورەکردنی قەیرانەکان بەو حەجمەیەی بۆ نمونە ئەگەر کۆڕۆنا بە نمونە وەرگرتنەوە کاریگەری بەسەر دەرونی تاک دەبێ و کۆمەلگایەکی شێوا دروست دەکات بێگومان خۆی ئێستا من زۆر زاروتمە و لە ڕێگای بەرنامەکە ئەوەش دووبارەی دەکەمەوە تەوان هەر زەبرێکی دەرونی زەبری دەرونی مانای چییە جارێ زەبری دەرونی بەو واتایی ئینسان ڕوبەڕووی هەڵوێستێک ببێتەوە پێشتر خۆی لە بۆی ئامادە نەکردبی ئەوە دەبیتە زەبر ینی هەڵوێستێکی نەخوازرا و کە ئینسان پێشوەختە خۆی لە بۆی ئامادە نەکردبی ئەوە دەبێتە زەبری دەرونی تەڵعان ئێمە بەگشتی هەموو خەڵکی جیهان نا بەتەنیا کوردستان ڕوبەڕووی زەبرێکی گەورەی دەرونی بووینەوە لە کاتی سەرهەڵدانی کۆڕۆنا زەبری دەرونی لێکەوتەی هەیە پێی دەرێن دوای زەبری دەرونی پێی دەرێن نیشانەکانی دوای زەبری دەرونی ئاثار ما بعد الصدمة PTSD پێ دەرێن کۆمەڵێک نیشانە لە خەڵک دەردەکەوێتن تاوان ئەو نیشانانە بەشێکیان لە ئێستادا دوای کۆڕۆنا دەرکەوتون بەشێکیان خەریکە ئەو بەرەبەرە دەردەکەون طبعاً هەمومان بە منیشەوە بە هەموو خەڵکی کوردستان و جیهانیشەوە ئەوەی لە کاتی کۆڕۆنا و لە کاتی کەرەنتین لە کاتی ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ ئەگەر تووشی خەمۆکی نەبوو بێت بێگومان نیشانەکانی خەمۆشی بە شێوازێک لە شێوازەکان لێ بەدەرکەتی مامۆستا ئەمانەش زۆر جار بە ناوی هەواڵ و زانیاریان ئازادی بیر و ڕابڵاو دەکرێتەوە لە میدیاکان
خۆی زۆر جار دەکرێت ناوێچکەی بدەینە زۆر جار ئەو ئازادی ئەو بیر و ڕایە بە پاسا و دەینەوە بەڵام باوەڕ کە زۆر جار مەسئلەکە دەستخستنی کۆمەڵێک لایک و زیادکردنی ژمارەی ڤیوەرزەکە مامۆسەهاتی تەسەر لایک حەزەکەم بۆم باسکەی وەکو چاودێریش هەم دەرونی هەمیش بابەتێکی ینی خۆشت لە میدیا دەرست گوتۆتەوە هاوکات شارەزایکی بواری میدیا لە ئێستا دەبینین سوۆسیال میدیاکان زۆر بەرفراوان بوون پەیزەکانی کە دەعمی پارەی لێ دەدرێت زۆر بوون زۆربوونی ئەو میدیانە بۆنەتە هۆی سوودبەخشی بۆ خەڵک یان زیانیان هەبووە هەردوو دیوی هەیە بەڕاستی خۆی بەمە دائیمەن ئاوەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێدا من هەمیشە گەربمەوێ دوو هەواڵیش لە بۆ یەکێک بگوازمەوە هەواڵێکیان ئەرێنی بێ یەکیان ئەرێنی پێشتر لەلایەنە ئەرێینەکە چونکە هەر شتی ئەرێیانە هەر شتی ئیجابی لە بۆ ئینسان یەکسەر وا دەکاتن ڕژێنی خۆشبباری لە جەستەی زیاد بکات و لایانی دەرونی و جەستەی باش بێت سوۆسیال میدیا بەگشتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی لایانی ئەریانەی زۆرە وای کردووە خەڵک بە ئاسانی چاوکراوە بێ لە دنیای دەرەوە تێبگا دەبی ئەو شتانەمووی لەبەر چاو بگرین ئەو شتانەی کە ینی زۆر هاوکار بووە لە بۆ گشتاندن و بەرەو پێشبردننی زیاتری کردداری جیهانگیری مەسئلەی ئەولەما زۆر هاوکار بوو ئەوە ینی ناکرێ بڵین ئەوە لە بەرچاو نەگرین مەسئلە بەڵام دێمە سەر پرسیارەکەی خۆت لەگەر ئەوەشدا وای کردووە جۆرێک لە نەزانین یان خراپ مامەڵەکردن لەگەڵ خۆی هەر شتێک بە خراپ وەکو پێویست مامەڵی لەگەر نەکرێ لێکەوتەی نەریانەشی لێ دەکەوێتەوە کە دەینە سەر لێکەوتە نەرێینەکانی خۆی میدیای کوردی کۆمەڵک تێبینی لەسەر بوو چونکەمە تا ئێستاش گەیشتینە تا ئێستاش میدیای نیشتیمانیمان نییە بەداخەوە سەرەتا مامۆمان سەرقاڵ بووین لە کاتی هەر دروستبوونی تەجروبەی کوردی سەرقاڵ بووین بە شەڕی ناوخۆ دوای شەڕی ناوخۆ قوڵ بوونەوەی زەقی ململانەی حیزبەکان زۆنەکە بڵێ لێرە ئەو جۆرە ڕەفتارانەوە ئەو جۆرە کارانەی کە بەدی دەکرێت حتا کە سیر دەکەین ئەگەر بگەڕێنەوە لە بۆ مێژووی سەرهەڵدانی بەشەکانی ڕاگەیاندن بە شێوازێکی پرۆفشناڵانە لە کوردستان مێژوویەکی زۆر دوور و درێژیان نییە باشە مامۆستا دەکرێت بڵین سیاسیەکان بە جۆرێک لە جۆرەکان یعنی کە لایەنە سیاسەکان بەگشتی ئازادی میدیاش بە شێوازێکی خراپ بەکاردێنن خۆی باوەڕ بکە سیاسەکانی کوردستان دەکرێت برین 1970 زیاتری یان برین زۆرینە هەرچی شتە لە بەرژەوەندی خۆیان بەکاردێنن کەەوە جێگای داخە بە هەمان شێوە میدیا داهات و نمونەی سادە لەسەر ئەو قسانم هەر یەکەیان هەر سیاسێک لە سیاست دیارەکان کە پارەیەکی کەوتۆتە بەردەست هەر یەکە و یان ئەوەتەیە میدیای تایبەت بە خۆی داناوە کە ڕاستە و خۆ لە لای ئەو میدیای شخصی پارەی لە بۆ دابین دەکریان ئەوە تێ سەرقاڵەوە میدیا دادنێت هەر دوێنێ هەواڵێکم کەوتە بەرچاو فلانە کەسیشەوە هەز دەکات ینی جۆرێک لە ڕووی سیاسیەوە دیارن وان وسرا بوو خەریکە بۆی ڕۆڵیان بەرچاو بگیرێت لە ناو کۆمەلگاوە خەریکن میدیایکی نزیک لە خۆیان ڕادەگەێنن ئابزانە کەواتە لێرە میدیای کوردی بۆتە میدیای تاکە کەسی میدیای بەرژەوەندی حزبیەکە بەڵام وەرە میدیای نیشتیمانیوانە خاڵێکی دیکە کە زۆر جێگای سەرنجە لای من هەواڵێکی هەواڵی جیهانی ئۆکەی لە شوێنێک وەرگیراوە هەر جۆرێک لە میدیاکانی کوردستان کە سەیری دەکەی بەو شێوازە دێنێ دەیگوازێتەوە کە خزمەت بە بەرژەوەندەکانی خۆی دەکە هەندێک جار لە گۆڕینی دەستەواژەکان لە گۆڕینی ناوەڕۆکەکەی یان گونجاندنی ناوەڕۆکەکەی بەو شێوازەی کە لەگەری دەگونجێت دەزانی ئەگەر بمانەوێ کە دەرێ میدیای نیشتیمانیمان نییە ئەگەر بمانەوێ زۆر جار متابعی چاڵاکیەکانی حکوومەت بکەین متابعی بڕیارەکانی حکوومەت بکەین کە هەموو هاوڵاتێک مافی خۆیەتی بزانی ئایا حکوومەت چۆنیە دەبێت لە ڕێگای کەناڵە حزبیەکانەوە سەیری کارەکانی حکوومەت بکەین ئێسمە یەک وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە کۆمەڵک شتی حکومیمان هەیە بەڵام
بەداخەوە شتێکمان نییە بە ناوی میدیای نیشتیمانی و میدیای فەرمی حکومی کە بە شێوازێکی بێلایەنانە گزارشت لە ئەو حاڵەتە بکە. خاڵێک کەش کە زۆر بەڵام گرنگە ئاماژەی پێ بکەم. یەک دوو تەجروبەی زۆر بچووکی حکومیمان هەبووە، هەمان بووە پێشتر لە وەزارەتی ڕۆشنبیری، بەڵام بوونیان باشترە، بەڵام ئەوانیش بە دەرنەبوون لە مەسئلەی خۆ دوورگرتن و بێلایەنی. زۆر جار لایەن دەدا لەو بوارە و بەلایەکدا دەشکان. مامۆستا لە ماوەی ڕابردوو ئێوە چەند کەسانێک بوون هەڵسان بە دامەزرانین ڕێکخراوێک لە بواری ئازادی میدیا. پێم بڵێ مامۆستا ئازادی میدیا لە مەترسیدایە بۆ ئەو ڕێکخراوەتان دامەزرانی ئامانستان چ بوو لە خۆی ئێمە خۆشبەختانە لەگەر کۆمەڵێک هاوکار کە زیاتر پێک هاتبووین لە پسپۆڕانی بوارەکە چ لە ڕووی ئەکادیمی و چ لە ڕووی کردەی، یعنی واتە ڕۆژنامەنووسی کردنی و دیار هاتین ماوەی ساڵێکە بەرنامە ڕێژیمان کرد کار لە بۆ ئەوە دەکەین کە ڕێکخراوێک دابمەزرێنین ناوماننا ڕێکخراوی جاسەنە بۆ ئازادی بیرۆڕا و میدیە. طبعا لە خاڵەکانی پەیرە و پرۆگرامەکەدا کە هیوادارم ئێمەش هاوشێوەی ڕێکخراوەکانی دیکە نەبین تەنانەت کۆمەڵێک دروشمی بریقەدار و دروشمی گەورە گەورەی لە خۆگرت بێت و ناوەڕۆکەکەی و دەرەنجامەکەی هەمان بگەڕێینەوە هەمان خاڵ. بەڵام ئێمە وامان بە پێویست زانی ڕێکخراوەکە تەنانەت وەکو دەواازەیەک وەکو شوێنێکی فەرمی ببینین بێین بتوانین ئەو فەراغا یان ئەو بەربەڕەلایەی کە باسمان کرد یان ئەو جێرە شێوێنی کە ئێستا خەریکە ڕوبەڕووی کۆمەلگا دەبێتەوە لە ڕێگای بە تایبەتی سۆشیال میدیا بێین بتوانین ڕۆڵمان هەبێت و تۆزێک چاکسازی تێدا بکەینیان بەرەو باشتری ببین. ئەوە خاڵێکی گرنگی بوو کە بتوانین لە ڕێگەی ئەو ڕێکخراوەکردنی ئازادیەکانی تاکەس خاڵێکی دیکەش هەمان بابەت، ینی ئەمە خەریک بوو خاڵەکانم تاو دەکرد پشتگیریکردنی ئازادی تاکەکەسی و پشتگیریکردنی فراوانکردنی مەودای ئازادی بیرۆڕا. ئەوە لە خاڵەکانمان بوو. خاڵێکی دیکەی زۆر زۆر گرنگ کە لە کوردستان بەداخەوە گرنگی پێنادرێت مەسئلەی ئاشتەوایی لە ڕێگای میدیە. خۆیەکە لە کار هەرە گرنگەکان دەکرێت دوو میدیای بەناو حیزبی یان حیزبی یان میدیای سێبەر کە لە کوردستان زۆر بووە دەکرێت زۆر بە شێوازێکی سادە ببنە هۆکار لە بۆ ئەوەی تێکدان و شێواندنی ئاشتەوایی کۆمەڵایەتی بە هەمان شێوەش دەکرێت جۆرەمان هەبووە لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان کە میدیاکان دوو میدیا سەنگەریان لێ گرتووە بۆتە هۆی تێکدانی فەسڵکردنی سەدان فەرمانبەریش تەنانەت دامەزگاکان بەدەر لەوە کاکە جۆرێک لێکتری ترازان و ناڕەزایی سیاسیان لەگەڵ یەکتریدا هەیە دێن وێنەی ڕووتی بەرپرسێکی لایەک بڵاو دەکرێتەوە و لە هەمان کاتدا وێنەی ڕووتی بەرپرسی لایەکەی دیکەش دەخرێتە سەر سۆشیال میدیاکان بەڵێ و لە ماوەیەکی زۆر کووردا هەموو خەڵک تووشی شۆک دەبێت. تەوان ئەگەر بەس دراسەیەکی ورد لە بۆ ئەو بابەتە بکرێ و لێکەوتە نەرێنیەکانی ئەو بابەتە دەزانی ئەوە جگە لەو کارە قێزەونە سیاسی کە هەردوو لایەنەکان بەرامبەر یەکتری دەیکەن دەزانی چەند لێکەوتەی خراپیە دەزانی خەڵک هاندەدەی و فێری دەکەی کە هەر یەکە و جارێ بڕواتن جاری وایە خەڵکی ئاسایی کەسێکی نەخوێندەوار پەنادەباتە بەر ئەو بابەتانە خەڵکێک لە بۆ تۆڵەسانەوە پەنادەباتە بەر ئەو جۆرە بابەتانە فێرکردنی خەڵکە بە ناڕاستە خۆماوەسایەن بە شێوازێک لە شێوازەکان بە شێوازێک هاندانە دەبیتە هاندان لە بەرەوەی خەڵک لە ڕێگای بینینی شت لاسایی دەکاتەوە تو ناتوانانی هەموو خەڵک بێت تێبگەینی و ئەبعادەکان ڕەهەندەکانی ئەو بابەتانەی لە بۆ شی بکەوە برێ وەڵامە بەستیان ململانێ بۆ شکاندن بۆ وا خەڵکەیە بابەتەکان بە قوڵی وەرناگری زۆر ئاسایشە خەڵکێ بە سادەی بابەتەکان دەبینی و دەڕوا بە سادەیش لاسایی ئەو جۆرە بابەتانە دەکاتەوە. حاڵەتێکی دیکە ئێستا کە زۆر بەرفراوان بووە لە ناو کۆمەڵگەدا مەسئلەی
ئەو کەناڵانەی کە وەکو دیجیتال میدیاوانە لە ڕێگای سوۆشیال میدیاکانەوە پێیان دەگەێنن بڵێ ئەخر لێرە کە دەبینین لێرە ئەو جۆرانە لایڤیان هەیە بەردەوام هەندێک جار جۆرە لایڤێکیان هەیە هەست ناکەی لەبەرچی و بۆ ئەو لایڤە چییە مەبەست لی چییە زۆر سەیرە ینی هەر بابەتی زۆر سادە گەورە دەکەن ئەوانەشمان بینی مەسئلەن لە کاتی خۆسووتاندنی هاوڵاتیەک گەنجێک لە کاتی لە ڕاستە و خۆدا بە بەرچاوی خەڵکدا یەکێکی دیکە دەیەوێتن خۆی لەسەر باڵەخانەیەک فڕێداتە خوارەوە و کۆمەڵک میدیا دەوریان داوە جاری وایە خەڵکانێک هاان دەدەن خۆی سروشتی میدیا وایە ئەمە کاتی خۆشی لە محازەڕەکانی بەشی ڕاگەاندن کە خۆشتێک لە ئامادەبووەکان بووی باسی ئەوەمان دەکرد کە مرۆڤ کاتێک کامێرەی دێتە بەردەم دوو ئەگەری هەیە ئەگەرێکیان ئەوەیە تووشی هەڵچوونێکی ئەرێیانە بێت ئەگەرێکی دیکەیان ئەوەیە تووشی هەڵچوونی نەرێیانە بێت ئەگەری هەڵچوونی ئەریانە زۆر جار کەسەکە بڕیاری نەداوە هەندێک قسە بکە بەڵام بە حکمی بە تایبەتی کە تەجروبە یەکەمی بێتن لەگەر کامێرە و ڕوبەڕووبوونەوەی کامێر ڕەنگە هەندێک شت بڵێ ئەها بینیمان لە کەناڵێکی دیکە مامۆستایەک و بەرپرسی دەستگایەکی فێرکاری باز دەکاتن دەرێت تا ئێرە بە قۆپیەم هێناوە طبعاً لێرە ئەوەش جێگەی هەڵوەستە لەسەرکردمان زۆر کەم بەڵێ بەس دەمێ ئەو خاڵە زۆر ئەوە بکەمەوە لێرە ئەو ڕۆڕەت دەکەوێتە ئەستۆی چێ خەڵک هەرچیەک دەرێ هەرچیەک باز دەکا ئۆکەی بەڵام نابێ کەناڵەکان هەموو شتێک بخەنە بەردیدی خوێنەرە دەستە خۆش بێ مامۆستا نەزار زۆر سپاس بۆ زانێرەکانت سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی لەسەر ئازادی میدیا بۆ هیوای کە ئازادی میدیاش ڕێخستنەوەیکی باشی بۆ بکرێت ئێوەش لەو ڕێکخراوەی کە داتا مەزراندەوە کارێکی وا بکەن کە زۆرێک لە زۆرەکان ئەو بەشێک لەو کەسانێک کە لەسەر ئازادی بیر و ڕا دەستگیرکراون و ئازادکراون بیگرنە خۆتان سپاس بۆ ئێوەش خۆی بابەتەکە زۆر هەردەگری بە بەرنمەیەک و دوانوسیان ڕەنگە نەتوانین هەموو لایەنەکانی تەختیە بکەین گرنگ ئەوەیە من کۆتا وشەم کۆتا پەیامم ئەوەیە بەڕاستی زۆر گرنگە ئەگەر دەستگاکان ئەگەر لایانی بەڕێوەبردننی دەستگاکانی ڕاگەیاندنیش بە هۆکارێک لە هۆکارێکان نەتوانن وەکو پێویست مامەڵەی پرۆفشناڵانە لەگەر میدیا بکەن هەر ڕاگەیاندن کارێکەوە و لە لای خۆیەوە حەز بە بەرپرسیارەتی بکات لە پێناو بەرەو پێشبردننی کۆمەلگا و ڕەچاوکردنی لایانی دەرونی تاکەکانی کۆمەلگای کوردەوە دەستە خۆش مامۆستا نەزار زۆر سپاس بۆ کە لەگەڵ مامووی بەڵێ زان و خۆشەویستان ئەو تەوەرەیەم لە شاری هەولێر پێشکەشکردم بۆ هیوایی کە میدیا ڕێخستنەوەیەکی باشی بۆ بکرێ و ئازادیەکانی بیر و ڕاش هەم بەرفراوانتر بێ و هەم ڕێخستنیش لە ئازادیەکان بکرێت و دوور بێ لە بەربڕای هەروەکو مامۆستا زارکە باسی کرد زان و خۆشەویستان دەگەڕێم وڵای هاوکارانم لە ستۆدیۆی سلێمانیەوە بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیر و هەروە زۆر سپاس بۆ میوانەکەشت بەڵێ بەڕێزان دەچینە لای تەوەری کۆتایی کە پێشتر ئاماژەمان پێکرد باز لە هەڵقورتاندن لە ژیانی تاکەکان یاخود تەداخلات گفتوگوی زیاتر لەسەر ئەم تەوەرێ دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری زانای ئاینی مامۆستا زۆر بەخێر بیت سپاس بۆ ئامادەبوون سەرەتا پێمان بڵێ بزانین خۆ هەڵقورتاندن یاخود تەداخلات چییە چونکە زۆر جار لە ئێستەیە مامۆستا ئیلا لە نێوان دوو کەسا کەسی سێمەیە کە تەداخلەکات لەوانێ پێشی بڵێ بۆ تەداخلەکەی ئەو کەسە بە تەداخل تێناگات ئەڵەیە ئەوەیە ئامۆژگاریەکەم یا وەسفێکیەکەم یان شتە بە تەداخل نازانێت دوجار نازانێت کە بۆتە هۆکاری ئەوەی تێکدانی ژیانی دوو کەستر ئایا ئەو دوو کەسە ژن و مێرد بن هاوڕێ بن هەرچیە بن سەرەتا باسێکی خۆ هەڵقورتاندن و تەداخلاتمان بۆ بکەیت زانین چی بسم الله الرحمن الرحیم دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش بۆم تەوەرە خی گەورە پاداشتان باتەوە دیارە خۆ هەڵقورتاندن لە کاروباری خەڵکیدا پەیوەندی بە کردەوەی ڕۆژانە و قسەی ڕۆژانە و ئیشوکاری ڕۆژانەی خەڵکەوە هەیە شتێک نییە پەیوەندی بە داعوە بانگەوازەوە داعوە بانگەواز بابەتێکی ترە من ئامۆژگارێکی کەسێکە کە مەسەلەن خەریکی تاوانێکە خەریکی گوناهەکە ئەو بابەتێکی ترە بەس خۆڵ قورتاندن ئەوەیە بەڕاستی من بێم لە جلەکەتەوە دەست پێ بکەم ئەم جلت بۆ وایە ڕەنگی بۆ وایە ئەی بۆ حەزت لەم ڕەنگە نییە لە دروستکردنی خانوەکەتەوە دەست پێ بکەم خانۆ ژوورەکەی بۆ وایە بۆ میوانەکەی وانێ بۆ ڕەنگی وانە لە سیارەکەت و دەست پێ بکەمەوە بۆ سیارەکەت مۆدیەلی کۆنە بۆ سیارەکەت ڕەنگی ڕەشە لەم کاتەیە گەرمە لە
ژنهێنانەوە دەست پێ بکەم لە شوکردنەوە دەست پێ بکەم کە کۆمەلگای ئێمە بەڕاستی بەدەست ئەم بابەتەوە ناڵێنێ ئافرەتێکە وڵای ئافرەتی وایە هەنی زۆر بیر لە شوو ناکاتەوە بەڵام ئەوەندە خەڵک پێڵێ ئەرەوە بۆ شوت نەکرد ئەوە بۆ شوت نەکرد بە گەنجێکە ئەوە بۆ ژنە نێنا ئەمە تەداخولاتە ئەمە تەداخولات یعنی ئەو ئافرەتە وای لێ تۆ ناتوانێت بڕوا بۆ میوانی تااقەتی نیە میوانێن بێ بڕۆ لایەن دانیشێ بۆ یەکاکە خۆ زەواجکردن بە دەستخۆیان نییە قسمەت و قەدەرێکی خوای گەورەیەوە نییە ئەگەر هات ئەوە کەس نایجێڕێتەوە ئەمە تاوەکو زەواجەکەن ڕۆژانە بۆ زەواجت نەکرد بۆ ڕازی نابی بە خەڵک دیارە تۆ لەوتت بەرزە هەزار قسەکەن دوای کە کە زەواجەکە ئەو بۆ مناڵتان نابێ بۆ مناڵتان نابێ کاکە تا گەنجن مناڵتان ببێ دوای کە مناڵی شێبێ ئەو یەک مناڵە بووە هەرە وڵا کۆرە یەک مناڵ چیە کاکە ئەمجا مناڵی نابێ ئەو مناڵە نابێ خەتای خۆتیان خەتای پیاوەکەتە وڵا خەتای پیاوەکەمە دێ بەخۆش نێنێتە سەرت ئیتر کاکە ئەم تەداخولاتە کۆمەلگای ئێمە ناشرین کردو بەڕاستی یعنی وای لێ هاتووە لە کۆمەلگای ئێمەدا تۆ ناتوانانی بە ئیسراحەتی خۆت سیارەکە کەواتە مامۆستا هۆکاری ئەم تەداخولکردنە بۆچی ئەگەڕێتەوە ئایا حەسوودیە یاخود هۆکارەکەی چییە؟ هۆکاری تەداخول چەند شتێکە یەک لەوانە حەسادەتە من پێم ناخۆشە خەڵک لە من باشترێ بێ یەکێک لەوانە ئەوەیە کە هەر حەزەکات زۆرترین معلوماتی لابێ یعنی زۆرترین فزولی پێڵن بە کوردی خۆمان زۆرترین معلوماتی لابێ ئەوە لەکوێ بوویت وڵا لە هەولێر بووم بۆچی چووی بۆ هەولێر بە سیارەی خۆت چووی حەزەکە معلومات کۆکاتو کە بەڕاستی ئەمە کارەساتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر لەم بابەتەیە تون بۆ بەڕاستی یەکێک لەو فەرمودانەی کە زانایانی ئیسلامە فەرمون ئیسلام بکەی بە چوار بەشەوە بەشێکیانە کە ئیمامی ئەبوو داود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ بە دەستەکانی خۆم 500,000 حەدیثی پێغەمبەرم نووسیوەتەوە بە صحیح و ضعیفەوە 500,000 حەدیثی پێغەمبەرم نووسیوەتەوە ئەم 500,000 حەدیثا فەرمێ لە چوار حەدیثا کۆکراوەتەوە ئەم 500,000 ئەگەر کۆی گەیتۆ چوار حەدیث یەکێک لەوانە ئەم بابەتەی تایە من حسن ئیسلام المرء تركه ما لا يعني يعني لە جوانی ئیمان و ئیسلامی هەر کەسێک لە ئێمە ئەوەیە کە تەداخولی ژیانی خەڵک نەکەم بۆ خۆم بژیم حەقم چێ بە خەڵکەوە بۆیە ئەگەر ئینسانێک بەردەوام تەداخولی ژیانی خەڵکی کرد لە ئیسلام حاڵی نەبووە کابرا کچێکی بەداوە بەشوو ژنی بۆ کوڕەکەی هێناوە تەداخولی ژیانێ نەکات لە کڕینی کەوانتەرەوە تەداخولێکە لە کڕینی فەرشەوە تەداخولێکە یەکاکە مادام گەورە بوو حەق چێ بەسەرانە ببوورە لە ئاینی ئیسلاما سزای ئەو کەسانە چێ وەک بەڕێزیشت پێشتر ئاماژەت بۆ کراڵێ بۆ کوێ چووی بە کام ڕێگەیە چووی زۆر جار تەداخلات هەبووە کەوای لە ژیانی هاوسەرەکان کردووە بەتایبەت ژنومێر چکە بەڕاستی لە ئێستادا زیاتر تەداخلات لە ژیانی ژنومێردا ئەکرێت بۆ نمونە سەفەرێکیان کرد بۆ ماڵی لەوانەیە هاوڕێی ئەو پیاوەش ڕۆشت بن ئەڵێ بردی یعنی لە بردی گاندوێتی ئەو شوێنەش لەوانەیە ئەو خانمش لە ناخی خۆیان ینی ترسێکی بۆ دروست ببێت لەو ڕێگای شتێکی بەسەرنێ ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە لەوانەیە کێشە لە نێوان ئەو ژنومێردەیە دروست بوو بێت کەواتە زیانەکانی ئەم تەداخولکردنە چییە و سزاکەشی لە ئاینی ئیسلامدا چییە؟ طبعا لە ئاینی ئیسلامدا یەکێک لە گوناه گەورەکانەمە یەکێکە لە تاوانە گەورە کەبیرەکان کە بەڕاستی خەتەرە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەیەک شەهید بوو بێنە پێرچاوی خۆت سەحابەیەک شەهید دەبێت لە جەنگە شەهید دەبێ سەحابەیەکی تر ئەفەرمێ ئای شەهید بوو یعنی مژدەی لێبێ کە شەهید بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وما يدريك أنه شهيد چۆن نەزانێ شەهید بوو لعله تكلم فيما لا يعني چۆن نەزانێ شەهید بوو کورد لەوانە چێ ئەم ئینسانە پێش مردنی تەداخولی ژیانی خەڵکی کردبێ تەسەوور کە یعنی تەداخولکردنی ژیانی خەڵک ئەوەندە قورسە گوناحەکەی ئەوەندە قورسە تاوانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیەکرد کە سەحابەیەک بە شەهیدێک بڵێ شەهید بووە لەبەرەوەی نەکە بەکاری کرد بێ ئەمە گەورەیە ئەم تاوانێکی زۆر گەورەیە بەڕاستی بەڵام بەداخەوە خەڵکی ئێمە ئەمڕۆ زۆر بە ئاسانی وەرێگرتووە یعنی ئێمە وەکو مامۆسایانی ئاینی زۆرێک لەو کێشانەی کە دێتە لامان تەلاقەکەوێتە لە نێوان ژن و مرد و باوەڕکەن تەداخولی خەڵکە یعنی خوشکێکی دێ پێڵە ئەوە چییە؟ یعنی تۆ تا ئێستا غەسالی ماڵەکەت ئۆتۆماتیک نییە ئیترەمیش یەقەی مێردەکە یەگرێ مێردەکەشی بەزم دروستەکە کێشیان بۆ دروستە بێت لە فەرشەکەیانە ئەو بۆ ناچنە دەرەوە هەر لە ماڵەوە بیت یعنی ئەم تەداخولکردنە تاوانێکی زۆر گەورەیە وەڵی من ئامۆژگاری برایان و خوشکانەکەم کاکە مسلمانێتیەر نوێشکردن نییە مسلمانێتیەر مزگەوت نییە مسلمانێتیەر ڕۆژی ڕەمەزان نییە مسلمانێتیەر حەج و عەمرە نییە بۆ خۆت و خوایە
بەڵام تۆ ژیانی دراوسەکە وێران کردووە، تۆ ژیانی کچەکەت وێران کردووە، تۆ ژیانی ڕەفیقەکەت وێران کردووە، تۆ تەداخلی ورد و درشتیانەکەی حەقت چێ جلەکەی چ ڕەنگە. مامۆستا کێشەکە لەوەیە کە ئەو کەسەی تەداخلەکە بە تەداخل لیانی تێ ناگاتەوەی کە تەداخلەوە هەزانێت کە کارێکی باشەکات. ئەزای مشکلەکە چیە خوشکم؟ مشکلەکە ئەوەیە ئەگەڕنە ڕۆژە پیاوێک لە سەربانەکەی خۆیەوە تەماشای هێلانەی چۆلەکەیەکە کات، تەماشاکات ئەم چۆلەکە بەچکەیەکی تایە، بەچکەکە وردە وردەکە گەورە ئەبێ ئەوێ لە هێلانەکەەوە بچێتە دەرەوە. ئەمیش ئەڵێ باشە ئەمە زۆر باڵ ئاوالیەکە ناتوانێت بچێتە دەرەوە، بۆ نەچم تۆزێ لە هێلانەکەی ببڕم بۆی بچێتە دەرەوە. ئەم ئینسانە ئیشێکی باشی کردو بە عەقڵی خۆی، ئەڕوا هێلانەکەی لایەکیە بڕێ چۆلەکەکە بەرە بێتەوە هەتا ئەو چۆلەکە ئەمرێ باڵ ناگرێ، بۆ چونکە ئەڵێن لەو کاتەیە کە ئەم بەچکان فەرخەتەیرا باڵ ئاوەلەکە قووەتێک پەیاکە بۆ فڕین، کاتێک کە ئەو قووەتەی پەیدا نەکرد ناتوانێت بەفڕێ گەورە بێت. ئەمە بە عەقڵی خۆی تەداخلی کردەوە بۆ شتێکی باش، بەڵام ئەم باڵندەوای لاتۆ هەتاوەکو مردۆ نەیتوانێت بفڕێ، چونکە بۆ ئەم بەنیەتی چاکی خۆی خەڵکی شاوایە. کەواتە چی بکەن خەڵک هۆشیار بێتەوە کە ئەمە ئەبێ بە چ ڕێگەیەک تاکەکان هۆشیار بکرێنەوە کە بە هەموو شێوەیەک تەداخلات غەڵەتە و تاوانە. طبعا بەداخەوە ئەوەی کە من ئەیبینم ئەم تەداخلاتە زیاتر لە خەڵکی مسلمانایە بەداخەوە ینی ئەوەی کە خەڵکی ئەوروپی و خەڵکی غەیری مسلمان دێتەوە بۆمانە جێڕێتەوە، یعنی ئەڵەن نا ئێمە شتیوانیە دراوسەکە بیژمرە تەداخلی ژیانت ناکەن، ئەڵێ ئەمە تەماشا شتێکی خراپە بۆ، بەڵام ئەڵێ هیچ حەقی بەسەر تۆ نییە، چی سیارێکت پێ، چی خانوویەکت هەیە، چی جلێکت لەبەرە، بەڵام بەڕاستی بەداخەوە لە کۆمەلگای ئێمە کە کۆمەلگایەکی قورئانیە بە قسە، کۆمەلگایەکی مسلمانە، لێرەدا بەناوی دینەوە جاریوە تەداخلی ژیان دەکەن، یعنی بەناوی دڵسۆزی و تەداخلی ژیان دەکەن، بەناوی دڵسۆزی و ژیانە دەشێوێنن، وەڵڵا ئەمە گوناحێکی زۆر گەورەیە، ئەمە تاوانێکی زۆر گەورەیە، قاڵبی تاوانەوە کە خۆی لە دڵی خۆیان واتێ نەگەیشتووە کە ئەمە تەداخلەکە ژیانیان تاوانە. کاکە من پێغەمبەری خوا پێمە فەرمەیە من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت، کاکە یان قسەی خێر بکە یان بێدەنگ بە، ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد، يعني ئەم ئینسانە دێ کاکە قسە جاری وایە بۆی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، جاری وایە ئینسان قسەیەکەکە خوای تەعالی بەهۆی ئەو قسەوە هەفتا پایزلاگەری دۆزەخای سووتێنێ، خۆی حسێبی بۆ نەکردووە. قسە زۆر خەتەرە، قسە زۆر مشکلێ بەڕاستی، بۆیە ئەبێ ئێمەی مسلمان ئەم بابەتە زۆر بە گرنگی تەماشاکەین، چونکە جاری وا هەیە، جاری وا ئەم تەداخولکردنە لەڕێی کۆمنتێکەوەیە، ئیشی تۆ نییە. بە پێشبەستن بە فەرمایشتەکانی پەیامبەر درودی خوای لەسەر بێت کە شەهیدێک ئەسحابەیەک لە مەیدانی جەنگا شەهید بووە مردووە، بەڵام لەبەرەوەی بە گومانیەوەی ئەگەر بێت و تەداخلی لە ژیانی کەسێک کرد بێت جاوە لەو پلەپایە لە هاوڵی پەیامبەر بووی لە مەیدانی شەڕ شەهیدیش بوو بیت، ئەگەر تەداخلت کردبێ هێشتا ڕەنگە شەهیدیەکەت بۆ قبول نەکرێت. کەواتە مامۆستا لێرەوە من پێم خۆشە پەیامێک ئیتر زۆر یعنی پێویستمان بە فتوانی فەرمایشتەکان زۆر ڕوونن، یعنی پێویستی بەوە نییە نتوانی لەسەر بنەمای فەرمایشتەکان پەیامێ بەگوێ خەڵکی دابدەن، ینی مامۆستا تەداخلەکان وای لە تۆ تەلەفۆنێکت بۆ دێ هەردایەخی هاوڕەکە دڵی کێ بوو چی وت، ینی دڵنیام هیچ کەسێک ئەوانشی گوێ لیان لێمانە ئەمەیان بۆ دووبارە بۆ تۆ، ینی تەداخلکردن ئەمێ بڵێن بۆتە جۆرێک لە کللتور خەڵک لای ئاسایی بۆتەوەدا بوو هەرگومانیشە لەسەر دروست بووە بە شتێکی نۆرماڵ، کابرا قسەیەک فڕێدا ناڵێ ئەم قسەیە ڕەنگە خوێنی بەسەرا بڕژێ یاخود کابرا تووشی کێشە بێ بوختانە کێشە ئەمانە، ئەگەر بێت و بۆ کابرا بڵێت تۆ مسلمانیت بە دڵنیایی و ڕەنگە زۆری پێ ناخۆش بێ یەخت بگرێ، کەواتە وەکو تاکێکی مسلمان ئەبێ لە بابەتی مامەڵەکردی نێوان کۆمەلگایە و لە بابەتی تەداخلکردنا ئەبێت چۆن ڕەفتار بکە، و پێم خۆشە بەڕاستی پەیامێکی زۆر ڕاشکاوانەی ناو فەرمایشتەکانی پەیامبەر درودی خوای لەسەر بێت کە بە خەڵکی وتو ئەبێ ئاوا بکەن بۆ ئیتر ئەمە تۆزێکی کەم بێتەوە. بارەکەڵڵا بێت ئەم بابەتە من پێم وایە قسەی زۆرەوێت، چونکە بابەتێکی زۆر بەرفراوانە لە دیندا و بابەتێکی زۆر خەتەرناکە. ئیمامی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئیمامی حەسەنی بەسری لە ماڵی پێغەمبەر گەورە بوو صلی الله عليه وسلم، خێزانەکانی پێغەمبەری خوا تەنها نەجلی بووکێنی دایکیان کردووە، لەو ماڵەیە گەورە بوو. ئەفەرمێ یەکێک لە نیشانەکانی ئەوەی کە خوای پەروەردگار پشتی کردووەتە عەبدێک، یعنی خوای تەعالی پشتی تێ کردووە، ئەوەیە کە ئەم ئینسانە تەداخلی ژیانی خەڵکیەکەت، یعنی ئەفەرمی هەر کاتێک کەسێک تەداخلی ژیانی خەڵکی کرد خۆی قورتان لە ژیانی خەڵکیدا، ئەوە یەقینتانە بێت کە ئەو ئینسانە خوا پشتی تێ کردو، خوا پەنامە بێ. ئیتر کارێکی زۆر خەتەرە بەڕاستی، یعنی ئینسان خوای پەروەردگار پشتی تێ بکات، ڕەحمی پێ نەکا، بەزەی پیانەیەتەوە ڕزق و ڕۆزی باشی نەدا، ئەم ئینسانە
ئەو نیشانەکەی ئەوەیە کە تەداخلی ژیانی خەڵکیەکە. بۆیە بەڕاستی ئینسان ئەگەر بێوێ لە کۆمەلگادا کەسێکی خۆشەویست بێ ئەبێ واز لە قیل و قال بێنێ، واز لە ژیانی خەڵکی بێنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نهی کردووە لە قیل و قالێکی لەوانە قیل و قالەکە قیل و قالەوەی کە تۆ بدۆی قسەی خەڵکییا بڕۆی تەداخلی ژیانی خەڵکی بکەیت. بۆیە ئەم بابەتە ئەبێ ئینسانی بڕوادار، ئەبێ ئینسانی ئاهلی نوێژ ئەوە بزانێ ئەم شەریعەتی ئیسلامە چۆن نەهی کردووە لە من و تۆی مسلمان عەرەق بخۆین، ئاوا نەهی کردووە کە تەداخلی ژیانی خەڵکی بکەین. يعني ئەم بابەتە زۆر بابەتێکی خەتەرناکە. چۆن قەدەغەی کردووە کە خوشک و بران نابێت لە یەک مارە بکرێن، ئاوەش قەدەغەی کردو نابێت تەداخلی ژیانی یەکتری بکرێن. چۆن قەدەغەی کردو دایک و کوڕ لە یەک مارە بکرێن، ئاوەش قەدەغەی کردو نابێت تەداخلی ژیانی یەکتری بکەین. چونکە زۆر جار ئەمە کوشتنی بەدواوە دێکاکە. یعنی جاری وا بووە لەم کۆمەلگای ئێمەدا، ئێمە لە مەجلیسی وایە بووینە باوەڕ بفەرمونون ئەم ئینسانە جاری وای کچەکەی نامێکی بۆ هاتووە، کچەکەی تەلەفۆنێکی باڵی بۆ هاتووە، ڕووی داوە. ئەم باوکە کاتێکە کچەکە عوزری بۆ هێناوەتەوە باوکەکە هین بووە، دوای کەسێک کاتوت کاکە حەیانە نەبێت ئەم کچە ئاوا بێ بەیان شتێکی تری شەکات. ئەم باوکەم کچێ کوشتووە، هەر کوشتوێتی کاکە. ئەخەمە زۆر خەتەرە، ئەمە زۆر خەتەرە ئینسانێک ببێتە هۆکاری تێکدانی ماڵێک پاشەم لە قیامەتە چۆن جوابی خوا داتوە. ئەی باش ئەمە لە قیامەتە ناترسێ لە مەیدانی خوا، ئەی باش ئەمە ناترسێ لە محاسبەی خوای پەروەردگار. بۆیە ئێمەی مسلمان ئەبێ ئەم تەداخولکردنی ژیانی یەکتری ئەوەندە بە گەورە تەماشاکەین، ئەوەندە بە گەورە تەماشاکەین کە ئەنەهو بە قسەیەکی ئێمە کارەساتێک دروستە بێت. خۆ جاری وا کاکە لەوە دروستە بێت. بۆیە ئینسانی عاقڵ، ئینسانی ژیر ئەوەیە کە مەشغوڵی خۆی بێ، مەشغوڵی خەڵکی تر نەبێت. ئیمامی عەفوەن لقمانی حەکیم پێ ئەڵێن باشە تۆ ئەم حەکیمی و ئەم زیرەکیت بەچی بەدەستێنە؟ فەرمووی تەڕەکت فیما لا یعنی، فەرمووی وازم لەوە هێناوە کە پەیوەندی بە منەوە نییە، قم نییە بەستەوە. ئینسان کە وازی لەوانە هێنا باوەڕکە ئینسانێکی ئاسوودا بێت، شەوز و خەوی لەیەکەوێ، خەم و خەفەتی نابێ. کاکە من ڕاقەبە ناسە ماتە هەم من، هەر کەسێ مڕاقەبەی خەڵک بکات بە غەمەوەم بێت. بەڕاستی زۆر باش مامۆستا تا چەند پەیوەندی بە خۆمانەوە هەیە کە تەداخل لە ژیانماندا بکرێت، یاخود کەسەکان چۆن خۆیان بپارێزن کە کەس نەتوانێت لە ژیانیدا خۆی هەڵقورتێنەوە تەداخل بکات. طبعا جاری وا هەیە ئینسان بۆ خۆی تەداخل لە ژیانی خەڵکداکە ئەوە بێتە هۆکاری خەڵکیش تەداخل لە ژیانیاکات. ئەمە هۆکارێکە بەڕاستی. یعنی جاری وایە ئەم تەداخلکردنە مەسەلەن بۆتە کللتور لە ناومانە، يعني بۆتە کللتور لە ناوماندا. من نمونەیەکی زۆر بەسیتان بۆ جێڕمەوە کە بۆ خۆم لەو کۆمەلگای خۆمانە چەند ڕەفیقێکە بوون گاڵتەیان لەگەڵ یەکتریا کرد، یعنی گاڵتەی ناشەرعی بەو معنایی کە شتانێکیانە کرد کە خوا پێی ناخۆش بوو. ڕۆژێ دووسێ ڕەفیقی ئەم پیاوە لەواچی چاو بەڕێزانی جوان نێن بێندیجان، دووسێ ڕەفیقی ئەم پیاوە وتیبیان کاکە با بچین بۆ ماڵی ئەم پیاوە ئەم ڕەفیقەمان ئاژەڵێکە بندو لە ڕووی جەنابتان، هەر کە چوونە حەوشەکەیانەوە بە خێزانی ئەڵێن وەڵام مێردەکەت ژنی دووەمی هێناوە، ئەمە ئاژەڵەمان هێناوە سەری بڕێ، ڕێک چوو بوونە ژوورەوە، ئەمە تەداخولکردنە کاکە، ئەمە کارەساتە. تویان وەڵام ئەم ئاژەڵی وەڵاوە کاک فڵان کەس خێزانی دووەمی هێناوە و ئێمەش ئەم ئاژەڵەمان هێناوە، خێزانی چوو بۆ ژوورەوە تا فرێکەوتن خۆی سووتاند بۆ خۆی کوشتبوو. ئێمە کارەسات نییە؟ ئینسان جاری وا هەیە ئەمە ڕووی داوە بەڕێزانە، ئەمە واقعە لە کۆمەلگای کوردی ئێمە ڕووی داوە، ناوی شار و کابرا شەزانن. بۆیە ئەم ئینسانانە کە کەسێک تەداخلی ژیانی خەڵکێکە، کەسێکی تر دێ تەداخلی ژیانی کاتەوە. بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت خەڵک تەداخلی ژیانمان نەکا با تەداخلی ژیانی خەڵک نەکەین. من پێم خۆشە خەڵک چۆن مامەڵم لەگەڵدا بکە، خەڵکیش پێ خۆشە من وا مامەڵی لەگەڵا بکەم. ئەو قاعیدەیە. بەڵام مامۆستا زۆر جار تۆ تەداخل لە ژیانی هیچ کەسێکیشان ناکەی، بەڵام بینی دوجار بەرەکە و ئەجا ئەمە خاڵێکیانە. خاڵێکی تران ئەوەیە کە ئینسان ئەبێ هەوڵدا ئەو نیعمەتەی کە خوا پێیداوە زۆر پێوە دەرنەکەوێت. يعني کۆمەلگایەکە مانەوێ نەمانەوێ چی لەم کۆمەلگایەکەی. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەو شتێک کە ئەتانەوێ بیپارێزن بەسەڕی، یعنی بۆی چونکە حەسوود زۆرە، حەسادەت زۆرە، بەشێکی زۆری ئەو کەسانی تەداخولەکەت بەبوونی حەسادەتەوە. یعنی پێی ناخۆشە تۆ سەفەرێکی شارێک بکەیت، یعنی خەڵک وای دەهاتوو حەسوودی بە لوتی زلەبە، ئاخر لوتی زلە ڕۆ تەجمیلی بکرێت کاکە، خەڵک حەسوودی بە لوتی زلەبە. ئەمە بەڕاستی کاکە، یعنی ئەمڕۆ تەداخول وای لاتووە، تەداخول ئافرەتان خوشکانی بەڕێز بۆ تەجمیلی لوتیانەکان، تەجمیلی دەمیانەکان، کورە تەجمیلی گوێچکەیانەکان، بۆ کاکە خەڵک تەداخولی ژیانیانەکە.
بەڕاستی یعنی کابرا پێڵە لوتت وایە ترەویش مەجبورە دانێت وانسییان تەحملی پیاویش بامەشێوە یعنی ئەمە ئەم تەداخولکردنە وای لێ دێ بەڕاستی کە ئەمڕۆ بۆتە کولتور ژیانی بەرامبەرەکە تێکەدا بەڕاستی یعنی عاقیبەتی ئەو خەڵکە بەرە و تونێلێکی زۆر نادیارە بە کە ئەمە تاوانێکی زۆر گەورەی من ئەمەوە ئەوەی دووبارە بکەمەوە ئەمە تاوانێکی گەورەیە واللهی وەبیللهی وەتەڵڵاهی هەر کەسێک تەداخولی ژیانی خەڵکی بکات لە گوناه حاژی لە تاوانە ئاژی ئەگەر خۆیش هەستی پێ نەکات. زۆر باشە مامۆستاگیان دەرفەتمانیش نەماوە سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت هیوادارین کۆمەڵگای کوردی ئیتر واز لە تەداخول بێنێ بەڕاستی هیچ مەترسیەک هەندێ ئەوە مەترسیمیە خوای گەورە پشت لە بەندەیەکی بکات لەبەر کار و کردەوەیەکی کە بیژەکێک لەوانە تەداخولکردنە هیوادارین کۆمەڵگای کوردی تۆزێک بخۆی دابچێتەوە و ئەم نەتەداخول نەکەین. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شاخەوەن سیامەسووری زانایانی لەم تەوەریە لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان. بڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم شەیدا بە هاوکاری هاوکارانم لە پەیام بەگەڵ بڕگەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشەشکردن مێدەکەین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ئاسوودە و کامەران بێت.